لەو کاتانە ئەوان بەدەممانە بوون پێویستە کات کە ئێستش ئێمە وەک خەڵکی هەڵەبجە لە ڕاستیە لەگەڵ ئەوەی لە خۆشمان قەوماوە بەڵام خەڵکی هەڵەبجە زۆر لە خۆبردووانە و ئەمڕۆ کۆبووینەتەوە بۆ ئەوەی کە بتوانین ئەو هاوکاریانە بگەینینە دەستی ئەوان و هاوخەمی خۆمان دەربڕین و ئەگەر بتوانین ئەگەر چی ئێستا ئێمە ئەمڕۆ لە قەیرانێکین کە قەیرانێکی زۆر سەختە لە باری دارایی و لەوانەیە هاوڵاتیانی ئێمە ئەوەندە ئیمکانیان نەبێت کە بتوانن هاوکاریەکی ئەو تۆ بگەێننە ڕۆژهەڵاتی کوردستان بەڵام لە ڕاستیا کە ئێستا لەوێەوە ئێمەیان ئاگدار کردو لە ڕێی مامۆستا عوسمانەوە کە ئەوان تەنها ئەوەی کە پێی دڵخۆشن ئەوەیە کە خەڵکی هەڵەبجە هاوخەمە لەگەڵیانە وەکو خەڵکی هەڵەبجە بەگشتی چەند ڕۆژێکە خەریکی ئامادەکاری کەمپینێکین بۆ ئەوەی بتوانرێت لەم بار و زروفەی کە ئێمە هەمومان هەستی پێیەکەین بتوانین بە شێوەیەک کۆمەک و هاوکاری کۆبکەینەوە و بیگەین ئەو بەڕێزانەی کە پێویستیانە چ لە ناحیەی بەمۆبێوە چ لە سنووری کرماشان بێت ئەوانەی کە بە ئێمە وتراوە پێویستە بۆ ئەو هاوکاریە کۆ بکرێتەوە پێنج شتی سەرەکین دیارە ئەوەی کە بە ئێمە وتراوە خەیمەیە بەتانیە سۆپایە شەکر و چایی و لەگەڵ ئەوەشدا ئەو کەسەی کە پارە ئەدا ئێمە دوای ئەوەی بەیانی لە ڕێ مزگەوتەکانەوە پارە کۆکرێتەوە لەسەر شوێنی هەڵەبجە سندوقدا ئەندرێ بۆ کۆکردنەوەی کۆمەک و دواتریش ئەمە بۆ ماوەی دڕۆژ بەردەوامە بێ و دواتریش ئێمە سەردانی ناحیەکانەکەین و لەگەڵ ئیدارە و لەگەڵ کەسایەتیەکانی سنوورەکەی ئەوێش و توێژەکەین بۆ چۆنیەتی کۆکردنەوە.